دووەم ڕۆژی جەژنەوە بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچەوە شەقام و کووچە و کۆڵانەکانی هەولێری پایتەخت بەچۆڵی دەبیرێن. ئەمەش دوای ئەو ڕێشوێنانە دێت کە حکوومەتی هەرێم بۆ ڕۆژانی جەژن ڕایگەیاندبوون. لای خۆیەوە جێگیری پارێزگاری هەولێر بۆ پەیام کار ئاسانی نوێ بۆ هاوڵاتیان لەم دوو ڕۆژەی کۆتایی جەژندا دەخاتە ڕوو. ئاشکرای دەکات ڕاستەوخۆ لە دوای کۆتایی هاتنی جەژن قەدەغەی هاتوچۆ هەڵدەگیرێت و ژیان ئاسایی دەبێتەوە. بەیانێکتر دەرچوو هەن لەلایەن وەزارەتی ناوخۆ کەوا کار ئاسانی بکرێت بۆ سێ بابەت. یەکەمیان جوتیارەکان ئەو جوتیارانی کە چێلگەی کشتتوکاڵیان هەیە پێویستیان بۆەیە کە بەروبوومەکانی خۆیان بینە ئاگوایی لە هەمان کاتیشدا یارمەتی ئەو جوتیارانم دەکەوە ئێستا وەرزی دوورنەیە بۆ گەرمبوونجۆ کەوا بتوانن لە دەوروبەری شاری هەولێر لە قەزا و ناحیەکان کەوا کار ئاسانیان بۆ بکرێ بە دەخەسەکانی خۆیان بە تەلەکتەرەکانی خۆیان بۆ پێداویستیانی کە هەیتیان کە سارێ پیکە بۆ گواستنەوەی گازە و سیانەی ئەو دەڕاستانەیە کەوا بتوانن برنەی خۆیان بکەیان باڵ هەڵگرەکانی کە گواستنەوەی گەن بەروبوومەکەیتیان ئەوە لەلایەکلایەکتر کار ئاسانی هەم بە پێداویستی هاوڵاتیانی ڕۆژانە کە لە فڕن و سەمونخانەیە لە ڕۆژی دومی جەژنەوە بکرێتەوە لەگەڵ دوکانی فرۆشتنی سەوزە و میوەکە ئێمە ئەلبەکان مان کردەوە کەواتە دوکانی سەوزە و میوەش دەکرێتەوە. تەنها و کار ئاسانیان کراوە بۆ هاوڵاتیان لە دووەم ڕۆژی جەژنەوە تا بەیانی دوو بەیانی ژیان ئاسایی دەبێتەوە هیچ کێشەیەک نامێنێ و قەدەغەی هاتوچۆش هەڵدەبچێت. لە بەرامبەردا بەشێک لەو هاوڵاتیانی لە عەلوەی سەوزە و میوە کار دەکەن ئاماژە بەوە دەکەن تاوەکو ڕێگای نێوان پارێزگاکان و تەواوی فرۆشگاکانی سەوزە و میوە لە گەڕەکەکان نەکرێنەوە ئەوان سوود لەو کار ئاسانیانە نابین. ئەگەر ئەو ڕێ نەبیتەوە بەوەندەی ساغ نابیتەوە بەوەندەی کە ئێستا دەبات مەقسەد ئەو دوکاندارانە ئەگە ئەو ڕێ نەبیتەوە مەقسەد ئەوانە هەموو زەرەریان پێدەکەوی ئێستا و مەعالانە بەس ئەگەر ئەو ڕێ بیتەوە پارێزانە مەقسەد بنەوەچی دۆک و سلێمانی و لێرە بار دەکرێت لۆکەر کوچێ یعنی فەرقەچی گەلە زۆری ئەگە ناڕسەقە لێرە ئێستا تەماتە دەبێتە 200 دینار خيار دەبیتە 150 دینار یعنی کەس پارێ بەرزقی نادە بە تەمایەگە جوملە نەبی لۆ دەرێ یعنی شەکە فشەیە. ئەگەر لەو مەحافەزەکان هەم بڕواتنەوە ڕێگایەکان هەم بکرێتەوە ینی بازارەکە خۆش دەبیتن یعنی بەڕاستی فەلاح هەیە زۆری کردووە بەتەمای بارەکە هیچ پێ ناچتن بەتەمای یەک باری ڕسقەی خەلاص نابیتن. ئەوان دەرێن علوە کرایتەوە بەس دوکان نایی بکرێتەوە یان بڕۆ لە کۆرانام سڕێت داوا لە حکومەتەکەین دوکانەکانش بکەینەوە ئەمە ئەتوان ڕسقەکەمان ساقەینەوە ئەگەنا گومرگ لۆ کرایتەوە ئێستا فەرمەوە کرایتەوە ڕاوەستە مۆزەک دوو مۆز دەفرۆشێ ناڕوە لە کۆرانان نەبی ئەویدی ناڕوە لە دوکان دەبی دوکان بکرێتەوە هیچ چارە نییە وە فەلاحیەکەوی و ساعەت بەڕادێژ دەکەوی و ماکەوی و هەمووی دەکەوی ئەو زەر و زیانە. سەرباری قەدەغەی هاتوچۆ و ڕێکارە خۆپارێزیەکان هاوڵاتیان هەریەکە و بە شێوازی خۆی سونەتەکانی جەژن و جەژنە پیرۆزەی بە ئەنجام گەیاند. هاوکات داوا دەکرێت لەگەڵ بەرزڕاگرتنی بۆنەی جەژن بە دوورکەوتنەوە لە چەند ڕەفتارێکی ڕۆژانەی وەکو قەرەباڵغی و تەوقە و باوەشبێکردندا ڕەچاوی ڕێنماییە تەندروستیەکان بکرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.